ئەو گومان لێکراوانەی دوێنێ بڵین کە ژمارەیان 12 گومان لێکراو بوو لە هەرێمی کوردستان لە شارە جیاجیاکان لە دهۆک لە هەولێر لە سلێمانی کە لە ناو قەزا و ناحەکانیشەوە بۆیان هاتبوو لە ڕێگەی تاقیگە تەندروستە گشتەکان کە ئێستا هەمویان خاوەنی ئەو پێداویستیا تاقیگانن و ئامێرانن کە پشکنینە نێودەوڵەتەکان لە هەموو وڵاتانی دنیادا پشکنینی کۆتایی بۆی بە کۆتایی بڕیار دەدرێت ئایا ئەم گومان لێکراوە هەڵگری ڤایرۆسەکەیاننا پشکنین کراوە خۆشبەختانە هەموو پشکنینەکان تەنها چەند حالەتێکی نوێنە بێ ئەم بەیانیە کە گومان لێکراو لە پشکنینەوە هێشتا نەتجە دەرنەچۆ کە تەنها پشکنین سێ نمونە ماوە بەڵام نمونونەکانی تر کە دوێنێ بوو نزیکەی دە نمونە هەمووی پشکنینەکانیان دەرچوو تا ئەمڕۆ بەیانی زوو هەر هەمووی نێگەتیڤ بوو هیچ گومان لێکراوێک خۆشبەختانە هەڵگری ڤایرۆسی کۆرۆنای نوێی کۆڤید نەبوو پەیامی هەمومان بەیەکەوە ئەوەیە کە هاوڵاتی دەبێت زۆر زیاتر لەوە هاوکار بێ تکاتان لێ دەکەین هاوڵاتیانی بەڕێز ئەوانەی کە بەڕێگەی دوور لە چاوەکانی تیمی تەندروستی هاتوونەتەوە هەرێمی کوردستان ئەوە پەیامی وەزارەتی تەندروستیە بۆ هەموو هاوڵاتیان هاوکارمان بن بە پێناساندنی ئەو کەسانەی کە دوور لە پشکنینەکان لە هەرێمی کوردستانن چونکە ئەمە سەرەتا زەرەری خۆیەتی زەرەری خانەوادە و خێزانەکەیەتی ماڵ و منداڵەکەیەتی دواتر بۆ کۆمەڵگاش ترسناکە.